تا دێت لە سلێمانی پەتای سکچوون و ڕشانەوە لە نێو منداڵان و گەورەدا زیاتر دەبێت. بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمالی منداڵان دەڵێت یەکەم حاڵەتی مردن بە پەتای سکچوون تۆمار کراو. هۆشداریش دەدات بە دایکان و باوکان ئەم پەتایە پشتگوێ نەخەن. هەر لەم 15-20 ڕۆژەی ئەمە دومین حاڵەتەکە بەداخەوە گیانی لەدەستداوە بۆی بەکارهێنانی ئەم دەرمانە گیانەوە. ئایا هۆکارەکەی سکچوون ڕشانەوەیە یا دەرمانی گیایە؟ هۆکارەکەی یا ڕاستەخۆ دەرمانی گیایەکە خۆی بووە یا ناڕاستەخۆ دەرمانە گیایەکە خۆی بووە کە باسم کرد. ئەکرێ هۆکارە ناڕاستەخۆکەی ئەوە بێکەوای کردووە ئەم دەرمانە گیایە وای لە دایک و باوکە کردو مناڵەکە درەنگ بێنن بۆ نەخۆشخانە وای لێ کردووە تا کار لە کار بترازێتی و ئەوە بێت یاخود دەرمانە گیایەکە خۆی وەک ژەهرێک مامەڵەی کردووە. ئێمە نازانین دەرمانە گیایەکان چیان تیا بەڕاستی. هەندێک جار ئەگەر بزانین یاخود زوو پێمان بڵێن لەوانەیە ئەگەر دژیەکێکی هەبێت کە لای ئێمە پێوتری ئەنتیدۆت لەوانەیە بۆی بەکاربێنین بتوانین ژیانی لە مەترسی ڕزگارکەین. سکچوون ڕشانەوە زیاد دەکات تاوان بۆ خەڵکی کوردەواری ئیترەوەی کەسکی چوورشایەوە یا ئەڵە دانی دەریێت یاوە تا ئەڵێ وەڵا بە بۆم کەوتو. ئیترم حاڵەتانە بەردەوامەیە. ڕۆژانە 50 بۆ 60 منداڵ بە هۆکاری پەتای سکچوون و ڕشانەوە ڕەوانەی نەخۆشخانەی منداڵان دەکرێن. بەڵام پەتاکە ئێستا جگە لە منداڵ کەسانی گەورەش تووشی دەبن. گومانیش دەکرێت پەتای کۆلێرا بێت و تا ئێستا ئەنجامەکان دەرنەکەوتون. پزیشکێکی هەناوی دەڵێت ئاوی پیس و خواردنی سەوزە و خواردنی دەرەوە هۆکاری بڵاوبوونەوەی پەتاکەن. خەڵکی عام بۆ نمونە کە تووشە بێ ئەگەر 6 جار زیاتر سکی چوو ئەگەر تایەکی بەرزی هەبوو سکێشەیەکی زۆری هەبوو ئەگەر ڕشانەوەیەکی زۆری هەبوو لە 24 ساعت زیاتر نەیتوانی هیچ خۆش لەمەنیە بخوا لە ماڵەوە قەرەبووی سکچوونەکەی بکە ئەمانە پێویستە بە زووترین کات سەردانی نەخۆشخانە بکەن یان ئەوانەی کە 2 ڕۆژ زیاتر سکیانەچێ. ئەبێ ئاگایەکی زۆرمان لە خواردن بێ هەر لە شۆردنەوەی سەوزەکانەوە ئاگامان لێ بێ سەوزە و میوەکان خواردنی دەرەوە هەتا پێمانەکرێ نەیخۆین و خواردنێک ئەگەر بۆ نیوەڕۆ لێنرا یا ئامادەکرا بۆ ئێوارە دووبارە گەرم نەکرێتەوە و بەکار نەهێنرێ ینی مەوسمەوەی لە ژەمەکانە ئەوەندە خواردن بەکار بهێنرێ لێبنرێ کە بخرێت دووبارە گەرم نەکرێتەوە دانەرێ بۆ ژەمێکی تر. ڕێنمایی هاوڵاتیان دەکرێت خۆیان لە سەرچاوی ئەو خواردن و ئاوانەی کە گومانی پیسی لێ دەکرێت بە دوور بگرن. ئەوانەشی تووشی پەتاکە دەبن پێویستە پشتگوێی نەخەن و سەردانی نەخۆشخانەکان بکەن و چارەسەر وەربگرن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.